multiple expansion عنوان يم درسم multiple expansion كامشر لدرجة chapter سيايا توقر لنزل تابع دايبول لبيرا احتمالا لزور شوية نمو دايبول بريتيا لدو دانا بارقا تشبيك يكي لسروة يكي لخوارة وإذا بس هاترين حالة جاري ويدانم دونا نقلقا يكسانا وكبر طبعا اما قال ليرو بويرا ار بيبدانم زانم بوتنشيال ليرا تشانيكا اتواني ممشي وازا حسيبي كان قرم مودا زدي زايد مودا زدي ناقص أبي بما كيو لسر زدي زايد ناقص كيو لسر زدي ناقص كو مودايا طبعا نزدا كاتا شي أكاتا ار ماينس دي وكو فيكتور مش أكاتا ار بلاس دي وكو فيكتور اوكي اگر ما قوشي تتابع ام قوشي كلي راح معنا طبعا ما انا كاتا شي باي ناقص تتا او كاتب لياساي سي قوشا كان قرب كاربيرين بود دوزينوي موداي ام موداي ترى اكاتا ار دوجا كبا ارا انا ما ارا نمسيو بس ما ارا دوجا بلاس دي لسر دوجا بو اوي سرويان ناقصك چونك قوشا كيتو بچوكتر لسو هشتا ولان بو امي خوارو يعني بو اميان زائدك زائد ناقص ار دي كوساين تيتا مرحال چونك دوي كيشي لقالا او دو لقالا دوي إيرا روز غيرو تايرا ما ديتو غيرشو تايرا هر ديتو ولا كوتايا أو كذا اسمعني كبير أمايا يستاجر بيني لا أردوجا هاو بشور بجرين أردوجا جر بين هاو بشور بجرين أردوجا كذي تدروا يك بلاس دي لسر دو شوار أردو زائد ناقص عليكم كل وليرة دي لسر ار كوساين انتيتم دوان يكشت دي لسر ار كوسايني تيتا زائد ناقصة الخواروي يعني خواروي ناقصة سروا زائد دي لسر ار كوسايني تيتا هدوين أردو جامن بحاو بشور كدينا ما نتدروا أصلا اگر ار زوزور قورتر بلا دي او كاتا دي لسر دو شوار لسر أردو روبر وستفر شوكا ار زور قورتر لدي طبعا من روبر وستفر تواني شو باشي لم تير ما بكين شوكا معمولا مولتيبل يعني بلين دايبول اما او مودا معمولا بتشوكا والاركي قوريشا يعني المودا كي دور تلها بيور جاوية كا اما طبيعية بو دايبول مشي واسبي او كات اما اكاتا شي اكاتا ارتو جا يك بلاس ماينس دي لسر ار كوسايني دي نقطة انا متيس كمزاني كامل بلاس كامل ماينس طبعا بو زائدكا أبي ماينس بي بو بلاسك بو زائدك أبي ماينس بي بو بلاسك أبي بلاسك بتشوكا ماينسك دريجة بلاسك بتشوكا أبي ناقص بي يعني أمان راست بينا ما تشوف بس أو بلا أمشان كناقصك جولك أبي زائد بي متابعية كواي بارحل أما زائد وناقصك أو شوازة يستا ما بينين يعني أوي كراستا أما يا أما غلط أما شبه ناقصك للسرو بي يعني زايدك للسرو بي ناقصك زايد ناقصك للسرو زايدك لخوارو ناقصك للسرو زايدك لخوارو تو مرة راستا أوكي يستا يك لسر أما بتشون حسيبك كريش كم يرى من هي ما هي يك لسر كساي زد من هي كاتا يك لسر ار يتجيرا يكي بلاس ماينس دي لسر ار كوساين تيتا ماينس يك لسر دو تواني يك لسر دو تقول جيرا دي سر ويك تو اما اي بيني تايرا او وقتي ما هناك ما ني بينما الاكسبانشن ما ني وقت انا زان بمشي وزيا اما تبع منا بمشتان تنها دو ترميه كم ولا جرين بس على فورمولا قشتي كيما اما كاتا شي كاتا يك بلاس ماين يعني يك زائد ألفا تواني بيتا كاتا أما يك بلاس بيتا ألفا بيتا كمان ماينس يك لسر دوا ألفا كريشمان أما يك دي آر كوسايني ديتا طبعا ناقصية دي شويني أو زائد وناقصا كورا كدير زائد وناقصا لسر وزائد لخوارو بو أما ليرا بيبا أكسو
دوار دواتي كما أما حالا ناقصك لسر وزايدك لخوارا كما متر بكاتا أما بلا أميش كديم تقريبا أما أكاتا أما يكليرا إبن وقت كان بدوان اللي يقدر كين يكي زايد زدي زايد ويناقصي يعني اسي زايد واسي ناقص يعني مودا ناقص زايد كان اللي يقدر كين يعني أما ناقص أما هاي كامل اللي يقدر كين يجلس الآر ماينس يجلس الآر بكوارون ومنته وليرا أما يعني أو أرى لو قارا كرتبه كاتا آر دوجا دوية ليرا شابك وكوبنو ناقص لغو ناقص هذا زايد كاتا يجلس الآر دوجا كوابو في آر تقريبا كاتا شان يجلس الشوار بايبسيلون زيرو كيو دي كوساين تتا آر دوجا وقدانو نوتك آر روابرو انفينيتي في روابرو صفر يعني تأثيري زور زور كمل بس هو كليرا همانا وكيو ديش معمولا ناي بيا بمشي وازيوسي مونوبول گۆڕانکاری نەگەت چۆنە پۆتەنشیالەکە یەک لەسەر ئارە دایپۆل یەک لەسەر ئاردووە کە بینیتان بەڵام برۆ بۆ پۆلی بەرزتر کوادرۆپۆل ئەکاتی یەک لەسەر ئار سێجا ئەمە سێیە لەبیرم کەوتووە ئەمە سێیە یەک لەسەر ئار سێجا ینی پۆتەنشیال بە شێوەیە یەک لەسەر ئار سێجا کاتێککە کواترۆپۆل هەیە چوار دانەبارگی و شێوازە دوو دانەبارگی و شێوازی دیش بە یەک چوار دانەبارگە کە بەم شێوازە بەڵام ئۆکتاوپۆل کە هەشتە بەشێوە یەک لەسەر ئار چوار ئێستا بڕۆ بۆ ئەوە لە شەشتەوە دوای ئەوە شانزەمان هەیە ئۆتۆماتیکیە بێ بەچەند یەک لەسەر ئار پێنج ینی بەم شێوازارەوە یەک لەس ئەوە دوای دەکەمەوە سێ بەرحاڵ ئێستا با بێین حاڵەتەکە تۆزە گشتی تر بکەین لەم سادانە دەری بێنین بارگە یەکمان هەیە بەم شێوازە پۆتەنشیالەکەی مانەوەی لە شوێنێکی وەک پیاوی بدۆزینەوە طبعا ئەمە پی مەوداکەی لێرەوە لە خاڵێکی لێرەوە ئۆریجینیەمەوە ئاڕە بەڵام تۆ هەر شوێنێکی ئەمە لەبەر چاو بگری مەوداکەی بەم کسی پیشانەدنێک کە کاتە ئاری ماینەس ئار پرایم ئێستا سپەرێشن ئۆپرێتەر یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن زیرۆ یەک لەسەر ئەو کسەیە ڕۆ ئار پرایم دیتۆ پرایم هەرچێ کە پەیوەندی بە دیستریبیوشنی بارگەکەەوە لەم ناوە بێ بە پرایم پیشانە دەرێتەوە ئاگادار بن هەرچێکیش بکەوێتە دەرەوە بە بێ پرایمە ئەمە کاتە چێکاتە ئار دووجا پراس ئار پرایم دووجا ماینەس دوو ئار پرایم کوساینی تێتا پرایم بە پێی گۆشەکەیشی بچووتر لە 180 دەرەجە و ناقسەی ترەوە بۆ شێوەزەیە ئێستا تمەشاکە ئالەمە دێین لە ئار دووجا هاوبەش وەرەگرین و ئەوەی کە دەسمانەکەوێ ئەمەیە هاوبەشمان وەرگرتووە بۆ بەمە ئێستا دێین ئەمە لێرەوە تا ئێرە هەمووی ناوەنین ئیپسیلۆن ئەو کاتە ئێستوجا کاتێکی ئاردوو یەکی پلاس ئیپسیلۆن ڕەگی لێ بەگرا کاتە ئار یەکی زائید ئیپسیلۆن اوكي بەڵام طبعا ئیپسیلۆنەکەمان چییە ئەمەیە کاگەر لە ئار پرایم ئاڕش هاوبەش وەربگرین لەمەیە کاتە ئەمی کە لێرە ئەیبینی کەوا بوو یەک لەسەر ئەم کسیە کاتە چەند یەک لەسەر ئار یەکی پلاس ئیپسیلۆن ماینەس یەک لەسەر دووبارە هەمان فۆرمولی پێشوو کە ئێستا لێرە دارێکیکە نووسیومەتەوە بەکارهێنینەوە بۆی کاتە یەک لەسەر ئار یەکی ماینەس یەک لەسەر دوو ئیپسیلۆن زائید سێ لەسەر هەشت ئیپسیلۆن دووجا هەروە پێنج لەسەر هەشت شانزە ئیپسیلۆن سێجا زائیدە تا ئەڕواتە ئەبەد ئەو فۆرمولەکەی کە لێرە هەمانە کابوو یەک لەسەر ئێستا کاتێک لەسەر ئار یەکی پلاس ئیپسیلۆن ماینەس یەک لەسەر دووکەوە لێرایە هەڵم کردووە وە لێرایە ئەوەی کە دروستە بێ ئەو ماینەس لەسەر دووە لێرایە لێرانیە کاتێک لەسەر ئار یەکی ماینەس ئەمەی کە لێرە ئەیبینن تا ئەوسەر ئێستاکانە لە جیاتی ئیپسیلۆنەکان بڕەکانی خۆیان دانینەوە بڕێکی هەبوو لێرە ئەوە دانینەوە ئەوە دابنینەوە ئەوەی کە دەسمانەکەوێ ئەمەیە سێرکەن لە جیاتی ئەو ئیپسیلۆنەکە ئەوەدانن ئیپسیلۆن دووجا و ئیپسیلۆن سێجا ڕاستیانە شاوەڕێکەکەی ماڵکی وەرناگرین ئەو کات سادەی کەرەوە ئامان دەسەکەوێ یەک لێرە کوساین تێتا پرایم لێرەشە ئەمەش کە سێدانە کوساین دوو و ئەمەش لێرە کوساین سێ دەسەکەیتە ئەگە بیکەیتەوە خۆتان زانیم بڵێن مۆڵتی هین چۆنەکرێتەوە بەو شێوازی لێت ینی ئەمە پی زیرۆیە
لجندر فانكشن بي 0 اما بي 1 او بي 2 او بي 3 سير كت مشاكا كامي كرتي ار برايم ار شبي اما كرتي ار برايم ار برو بتوانكي صفر اما ار برايم توانكي يكا اما ار برايم ار توانكي دوا او ار برايم ار توانكي سي بي 1 بي 2 بي سي كاكاد اتوانين اما بو هميك اتوانين هني بكين كي يجلس سكات يجلس ار سيجما لانه بو صفر بو انفينيتي ار برايم لسر ار تواني ان بي ان كوساين تيتا برايم او ليش سي داك كوساين تيتا برايم كابلا يتر اما اسكاني كوابو بوتنشال كمان كاتشان بوتنشال كمان تو يجلس لسه كمان كوتوزيو بوتنشال يجلس 4 باي ابسلون 0 كرات يوا طبعا توانين سادي شي بكينوا او ار برايم بين جوروا چونکە ئەنتیگراڵە هەرچێ پرایمە تەناو ئەنتیگراڵەکەەوە ئەوە دەچووە ڕۆ پرایمەکەش لەجێ خۆیەتی دی تاو پرایم بەڵام ئەوەکانتری دێنە دەرەوە ینی ئار لەسەر ئارتوانە ئینەکە دێتە دەرەوە ئەکاتە لەگەڵم ئاراکۆ بێتەوە کاتە ئارنی زائیدیەک و ئەوەی کە لێرای بینین ئەمەیە ئەمە ئەگەر بیکەیتەوە کاتە شتێکی ئاوە کە لێرای بینی یەک لەسەر ئار ڕۆ پرایم دی تاو پرایم یەک لەسەر ئار دووجا ئار پرایم کوساین دی تاو پرایم ڕۆ ئار پرایم دی تاو پرایم و ئار پرایم دووجا ئەبم شێوازە ئیتر یەک لەسەر ئار سێ ئەمان بۆ مۆنۆپۆلە پۆتەنشیالی مۆنۆپۆلە ئەمەیان پۆتەنشیالی دایپۆلە ئەمە پۆتەنشیالی کوادرۆپۆلە و هەروەها بۆ ئەوەکانی تریش یعنی یەک قوتبی یەک جەمسەری دوو جەمسەری چوار جەمسەری وەرەوە سەرترەوە هەشت شانزە یعنی کە ئیسەکانی وای لێ هەو ئێمە ئەو پۆتەنشیاڵی کە لێرە هەمان بوو ئەمە کە پۆتەنشیاڵە گشتیەکەمانەیە دەربووتەوە بۆ هەر دەسێ شوێنێکی چار ئەم پۆتەنشیاڵی برسیەوە گشتیترین پۆتەنشیاڵە بوو بەمە ئەمە کە لە پرسیاری ئیمتیحانی بێ هەمیشە کە مثلا پرسیار بکەین بڵێن بەڕێزان برادەران پۆتەنشیال بە شێوەزە گشتی بە شێوەی بڵێن مۆڵتیپۆلەکان یا بە شێوەی ئینەکان بنووسە لەجاندەر فانکشنەکان بە هەموو ئەوەکان تریشەگرێتەوە یعنی پۆتەنشیال تۆ توانی هەر بارگەیەکە هەبێت دیستریبیوشنی بارگەتە بێ ئەکرێ پۆتەنشیالەکەی وەکو سوپەرپۆزیشن یا سامێشنی پۆتەنشیالی دانە بە دانەی بڵێن مۆڵتیپۆلەکان بنە لە مۆنۆپۆل دایپۆل کوادرۆپۆل ئەوەکان تریش کە ناوەکانیان مەشهورن تر دەزانێکی مۆنۆپۆل ئەمە بوو باشە پۆتەنشیالەکە ئەمێکە کیو یەکسانە بە ڕۆ دیتا و دایپۆل ئەمە بوو باشە یەک شت گرنگە بیزانن ئێمە ڤێکتۆرە تعریف بکەین بە ناوی پای کە پێڵێن مومنتی دایپۆل مومنت کە بە بریتێرە چی مەرج نییە پینەکان یەکسان بن لە سکڵیەکە ئاگادار بن بارگەکان کاتێک کە تۆ بەسەرەن بارگەی دایپۆلەکەڕی مەرج نییە کیو ناقچ لەگەڵەکە یەکسان بن ئەکرێ بەم شێوازە حەسێ بگەی ئای لە یەکەوە بۆ NQIRI یعنی بڵێن پای ئەمەیە پی ئەمەیە کە ئێوە حتمما لە ساڵانی پێشووشەوە ئەو تا بە QD خوێندووە یعنی ئەوەشە لێرەشە خۆش ماماژەم پێدا QD پیە بەڵام مەرج نییە هەمیشە پی بێ ئەکرێ زۆر فراوانتر بیرکەینەوە لەسەری لە حاڵەت سادەترین حاڵەتە ئەوەیە لە سادەترین حاڵەت ئەوەیە بەس حاڵەتی هینتر بە بۆ سێکما حەسێ بەکرێبی بەرحاڵ وی دایپۆل ئەکاتە ئەمە ئەو باسیشمان کرد بەڵام ئار پرایم کوساینێتێتا کاتێ چی ئەکاتە یونیت ویکتەری ئار دۆت ئار پرایم تۆ خۆ کێشێکی تیانە ئار پرایم کوساینێتەوە هاکە کۆبوو لێرجاتی ئەم ئار پرایم کوساینێتێتە ئەمەدانێ و ئاڕەکەیش ئەو یونیت ویکتەری ئارە چونکە بێ پرایمە ئەهێنینە دەرەوە ئەمەش ناوەنی پی ئەمەش پیە کە لە گشتیترین کە بەکرێ بە شێوەی ئەگەر بە شێوەی پوینت بە کاتە ئەم سیکما ئەگەر بە شێوەی دیستریبیوشنی چارج بێ کاتە ئەمە کە هەر کیودیەکەیە بەڵام بە شێوازێکی ئاڵۆستر و فراوانتر و پیە کەوا بوو وی دایپۆل ئار کاتە یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن 0 پی دۆت ئار ئار2 بۆ نمونە لێرە بزانێکین پیە کاتە چەند لە دوودانە هەردووکان یەکسانن ئەوەکو پێشتر باسمان کرد لە ئۆریجینێکەوە ئەمەیان ئاری ناقسە ئار پرایمی ناقسە ئەمەشیان ئار پرایمی زائیدە
بي كاتب بيو فورمولا كاتب كيو ار برايم زائد ناقص كيو ار برايم ناقص زائد ار برايم زائد وين ناقص ليك دريكي كاتب كيو ار برايم زائد ناقص ار برايم ناقص اوكي بلام اما ناقص اما كاتا او فيكتور هراوي كبيشتر باسمه طبعا يركشوا كان يكسان قال يكسان نبينا توفنس بس هر دايبولا بو مثلا اما ناقص كيو زائد كيو كيو ناقص كيو اما مومنتكي تسنك اتوان اكيد دايبولا كان كوكيتو يعني بولين بولين مومنتكي اتواني كويكيتو كاغا كود كردوا كرديا صفر يعني دايبولا كد صفر دايبولينيا ولا ما قلنا كده صفر بس انا لا ما شاك مودي انا ماني ام دوانا ركو كويكن بيك اميان ناقصه او يعني زايده هادو كان بارالل كبارالل نبنا كات صفر بس هادو كان بارالل هادو جانينا بي توتال كات بي ماينس بي كات صفر يعني ما هيك اثر كي دايبول لو بيشانات هيك كاري غير كي دايبول لو بيشان نات او ناقصه ما يعني هيك كاري دايبول لو بيشانات شتيكي كا شاید پشتش هم تنبینی به بس سر جاری چی که باسی کنیم ویدای پر کردیا اما حق بس ما کرد کات آر دوت پی او یونی جوکتره که وقتی پی کوسین تیره چهار پای اپسیلون زیرو آر دو جا استکان معنی به ای بلاین اینه که بدوزینو elektrik field kayıp dosina. Tamam. Elektrik field kayıp çiğimlere elektrik onu bir şu. Mesela şu şu tera. İyi kata minus ama مش كات روند بروندي ار في ار داي جبان بولار كوردينيتا يجلسر ار روند بروندي تيتا يجلسر ار ساين تيتا فايو ينجكتري فايا ما تيتا ينجكتري تيتا ينجكتري ار إيه بالنسبة ار وداي بتاع شكات شن كاتا ار دوجايا بالنسبة ار وداي بتاع شي ببكاتا ار سيجا أسوي لهم بما بحالهم كرجو ار دوجا كده بتاشي كات ارستيج ما ارستيج اما تريج تيتا كات ماينس يقل سر ارون مروندي يتتا وتا اميش هر ار دو جكر جو خيبدو كوسين تيتا بس ساين تيتا او چونكا داتا شاي كوسين تيتا كات ناقص ساين تيتا وناقصه نامين اما ليرش او ناويش ناقصه كنامين چونكا من الجيرايا تتصرا هیچ هینی کشی بتیتا و بفای ونیا کوابوی ایفای شکات صفر کوابوی و هر سه کوفنان تکمان دوزی و اصلا اگر بشه و هندای بنین وکتر ای دایپول آرو تیتا کات پی لسر چوار پای اپسیلون زیرو آر سه جا دو کوساینی تیتا آر و انها بشه این ندارو دو کوساینی تیتا آر ساینی تیتا